فەیسەڵ شۆفێری تەکسیە و کار و بژێوی خێزانی لەسەر ئۆتۆمبیلەکەیەتی جیاواز لە ڕۆژانی تر لە بری ئەوەی بە دوای سەرنشیندا بگەڕێت بۆ دابینکردنی بژێوی ژیان لەگەڵ دروستبوونی قەیرانی بەنزین زۆرترین کاتەکانی لە نوێرەی وەرگرتنی بەنزیندا بەسەر دەبات. ومن الساعة 5 قاضي بسرعة البنزين. ماوەی زیاتر لە 5 ساعتە لێرە وەستاوم بۆ وەرگرتنی بڕێک بەنزین کەی بەنزین بەدەست بهێنم و کەیش کار و کاسپی بکەم بۆ دامیکردنی بژێوی خێزانەکەم. بەڕاستی دۆخمان خراپە، داواکەم چارەسەری کێم کێشەیە بکرێت. ئەمە دیمەنی ڕۆژانەی نۆرەی وەرگرتنی بەنزینە لە شاری کەرکووک بۆ ئەوانەی پسوڵەیان هەیە و ئەوانەش کە بێ پسوڵەن دەبێت چەندین کاتژمێر لە نوێرەی وەرگرتنی بەنزیندا چاوەڕوان بن. ئەمەش نیگەرانی زۆری لا دروست کردوون. پێیان وایە قەیرانی سوتەمەنی بەنزین لە شاری کەرکووک دروست کراوە، ئەگەرنا ڕۆژانە بەشە بەنزینی شارەکە دابین دەکرێت. زۆری لەبەر کوردوای لێکە نێرانە ماقوڵە ئێمە ئەم هەموو بەنزینە هەیە لێرانە ئەم هەموو نەوتە هەیە حاڵمان ئاوا بێ سعاتێکمە لە سریا وەستاوین ئەمە کەی ڕەوای حەقا یعنی ئێمە عێراقی نین. بە زۆری مزاخەکانیشی پێناکە مزاخەکانە ئەی چوار مزاقاکەنە ئیش خۆی 20 مزاخەیە چوارەکەنەژە بۆ ئیزدیحامەکە دروستە بێ خەڵکەکەەوە بێزار بۆ لێیان بەخوا زۆر بێزار بوونە. سەعانەوە وەستاوم دوو بەرزی خارجم کرد و ئەم زاتمەوە بۆ ئێرە هەتایسش بەرم نەکەوتوە نەخۆشی شەکر نەخۆشی دڵیشم هەیە توڵا ئەمە وەز ئەم خەڵکەتیایە باشە بەنزخانەکان بۆ ناکەن و ڕۆی بۆ ئەڵێ بەنزین نیە ڕۆی بۆ ئەڵێ بەنزین نییە. من عێراقیم بەڵام ئەم عەرەبان شۆڤیانانەی ئێستاکێ احتراف بە عێراقی بوون ئێمە ناکەن تێگەی لە دێر زەمانەوە شۆڕشەیەک لە دوایەکان کورد پاشاکان حکومەتی عێراقی دوشمنی میلەتی کورد بوون ئەمان خلافێن کاتێ بێ دەسەڵات بوون احترافمان پێکەن کە دەسەڵاتیان هەبوو ئەوامان لێەکەن. بۆ بە دوواداچوون لەسەر نیگەرانی شۆفێران و قەیرانی بەنزین لە شاری کەرکووک هەوڵماندا لێدوان لە بەرپرسانی دابەشکردنی بەرهەمە نەوتەکانی کەرکووک وەربگرین، بەڵام ئامادەی لێدوان نەبوون و وتیان بە نووسراو هەموو لێدوانێکیان بۆ میدیا لێ قەدەغە کراوە. شاری کەرکووک تەنها پارێزگای عێراقا بەنزین بە پسوڵە دابەش بکات بە نرخی 450 دینار، بەبێ پسوڵەش بەنزینی مەحەسەن بە نرخی 650 دینار، بەڵام بە بڕیارێکی کتوپڕی ئیداری کەرکووک پێشنیار کراوە بەنزینی مەحەسەن نرخەکەی بکرێت بە 1000 دینار. ئەمەش بارگرانی زیاتر لەسەر شۆفێران دروست دەکات. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، کەرکووک.